بەناوی خی گەورە بەناوی پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی جژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو هاوڵاتیانی پارێزگاکەمان و کوردستان و تەواوی مرۆڤایەتیەکەین مێ دەکەین ببێ بە جەژنی خۆشی و ئاشتی و ئاوەدانی و دوورکەوتنەوە لە هەموو بەریەکەوتن و شەڕ و لێکترازانێت. ئێمە ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر پێشنیازی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی سێ کۆبوونەوەی زۆر گرنگمان لە دیوانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانیا کرد. یەکەمیان لەگەڵ بە ئامادەبوونی جێگرانی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی فەرمانگەکان و بەڕێوەبەری فەرمانگە خزمەتگوزاریەکان لەگەڵ سەرۆک و ئەندامانی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی کە 38 لیژنەی پسپۆڕیان هەیە زۆر بەکارامەیی لێبڕاوانە زانستیانە تەکنیکیانە یاساییانە کارگێڕیانە کارەکانی خۆیان کردووە. چه ئێمە وەکو پارێزگا چه ئەنجومەنی پارێزگا هاتین بۆی لە نزیکەوە گویان لێ بگرین و سوپاسیان بکەین و پشتیوانی خۆمانیان بۆ دەرببڕین کە توانیویانە بە سەرۆکایەتی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی و سەرۆکی لیژنە هاوبەشەکان و سەرۆکی لیژنەکان و ئەندامانیان کە بەشی زۆریان لە فەرمانگە پەیوەندیدارەکان و قایمقامەتەکان پێگاتون کارەکانی خۆیان زۆر باش بکەن بتوانن چاودێری بکەن لێپێشینەوە بکەن ئاسایشی دەرمان ئاسایشی تەندروستی ئاسایشی ئابووری ئاسایشی خۆراک ئاسایشی کۆمەڵایەتی تا ڕادەیەکی زۆر باش پارێزن چاودێری نرخ بکەن چاودێری کوالیتی بکەن چاودێری قەبارەی خستنەڕووی کاڵاکان لە بازاڕا بکەن بۆی خۆرخکاری و گرانبوونی کاڵا لە هەموو سێکتەرەکانە لە پارێزگاکەمانە بڵاو نەبێتەوە کە لێرەوە دووبارە سوپاسی زۆریانەکەین. کۆبوونەوەیکی ترمان لەگەڵ لیژنەی باڵای ئۆپراسیۆنی پارێزگای سلێمانی بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کە لە ڕۆژانی ڕابردووە بەڕاوێژ لەگەڵ بەڕێزان ئەندامانی لیژنەکە و بە تایبەتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەو بەیانەمان دەرکرد کە پەیڕەویەکەین ئێمە بۆ جەژن و ڕۆژانی دوای جەژن تاکو ئۆپراسیۆنی هەرێم کۆ بێتەوە هیوادارین هاوڵاتیان پابند بن بە ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان دوورکەونەوە لە تێکەڵاوبوون و بەریەکەوتن و قەرەباڵخی و هەر کارێکە دوجار نەتیجەکەی بەوە کەوێتەوە کە کێشە بە تەندروستی خۆیان و تەندروستی گشتی بگەێنن دامودەزرا تەندروستیەکانمان ئامادەی تەواویان هەیە بۆ پێشوازیکردن لە هەر نەخۆشیێکە لە بارودۆخێکی نائاساییە بێ و ئێستا بە شێوەیەکی سیستماتیک بە پێ و پەیڕە و ڕێنمایانەی کە لە وەزارەتی تەندروستیەوە دەرچووە ڤاکسین دابەشەکرێ بەسەر هاوڵاتیانە ومێ دەکەین هاوڵاتیان بە حماسێکی زۆرەوە بەشداری لە خۆپارێزی و لە هەڵمەتی چارەسەرکردن و لە ڤاکسینکردنە بەشداری بکەن. کۆبوونەوەی سێمان لەگەڵ لیژنەی باڵای لەگەڵ لیژنەی ئارامی شاری سلێمانیا بوو بۆ دانانی ڕێکارەکان بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز بۆەوەی کە لە ڕووی ئاسایشەوە ئارامیەوە بارودۆخی گەڕەک و شارەکانەوە ڕێوشێنی پێویست بگیرێتە بەر بە سوپاسێکی زۆرەوە کە ئەمانیش دیسان وەکو لیژنە هاوبەشەکان ئەرکێکی گەورەی زۆر جێبەجێەکەن و توانیویانە تا ئاستێکی زۆر باش سەقامگیریەکی وا لە پارێزگای سلێمانیا دروستکەن کە دەرفەتی ژیان و کار و کەسابەت و بژێوی و هاتنی میوانەکان بۆ ئەم شارە جیاواز بێ لە ساڵەکانی تر. ئێمە سوپاسی تایبەتی پارێزگا و لایەنە پەیوەندیدارەکانی ترمان پێگەیانن کارنامەکەیانمان پەسەند کرد ومێ دەکەین بە ئەو ڕاستپاردە و بڕیارانی کە لەم سێ لیژنەیەوە دەرچوون جێبەجێ بکرێن و هەموو ئەوانەی کە ئەمڕۆ بڕیاریان لێدراوە پابندی و ئیلزامی بۆ هەموو سەرۆکی یەکە کارژێڕەکانی تر بە قایمقامێت و بە قەزاکانی بە ناحیەکانیشەوە دروستەکە پێویستە کە بە وردی ئەو ڕێنمایی و بڕیارانەی کە ئەمڕۆ لە قایمقامێتی سلێمانی بە ئامادەبوونی هەموو لاکان بڕیاریان لەسەر دراوە لە یەکە کارژێڕەکانی تریش جێبەجێ بکرێ بۆی بە هەمومان وەکو تیمێک بتوانین ئەو ئامانجانەی هەمانە بۆ خزمەتکردنی خەڵک جێبەجێیان بکەین. سوپاسدانەکەی بەناوی خی بەخشندەوەی میهرەبان سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویست دیارە ئەمڕۆ لە بەیاوری بەڕێز پارێزگاری سلێمانی و جێگرانی پارێزگاری سلێمانی لەسەر پێشنیاز و ڕاستپاردەی بەڕێز کاگاوات قایمقامی ناوەندی سلێمانی کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەڕێوەبەری گشتیەکان و هەروەها بەڕێوەبەری فەرمانگەکان و سەرۆک و ئەندامانی لیژنە هاوبەشەکانی قایمقامێت و تیمەکانی قایمقامێت ئەنجامدا. مەبەستی یەکەم و سەرەکیمان لە کۆبوونەوەکە دەستخۆشی و پێزانین و سوپاسگوزاری بوو بۆ لیژنەکانی قایمقامێت لیژنە هاوبەشەکانی قایمقامێت و تیمەکان کە لە ماوەی ڕابردوو بە شێوەیەکی گشتی و لە مانگی ڕەمەزانە بە شێوەیەکی زۆر تایبەتتر ژمارەیەکی زۆر سەردانیان ئەنجامدا بوو لە سەردانیەکان نەتوانیبیان ڕۆڵێکی زۆر کاریگەر ببین لە پاراستنی تەندروستی هاوڵاتیان و لە چی لە ڕووی تەندروستی و لە ئابووری و ئاسایش و هەروە نرخی شتومەکەکان لە بازار و هەروە و کەلوپەل و خۆراکانی کە بەسەر چی بوو.
بەڕاستی ئێمە زۆر بە گرنگمانزانی کە هەم دەست بگرین بە سنگیانەوە بۆتی لیژنە هاوبەشەکانی قایمقامێت سوپاسیان بکەین و چەپکەبوڵی ڕێز و وەفا و خۆشەویستیان پێشکەش بکەین و پشتیوانی و پشتگیری خۆم و ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان بۆ بەڕێز قایمقامی ناوەندی سلێمانی و لیژنە هاوبەشەکانی قایمقامێت دووپات کردەوە هاوکار و پشتیوانیان نەبین بۆ سەرخستنی کارەکانیان کە ئەوان دژی هەموو کارێکی نامرۆڤانن و دژی هەموو ئەو خەڵکە بەرژەوەندی خوازانن کە تەنها خەمی جیرفانی خۆیانەوە لە لایەکی تریشەوە ژەهر ئەنێرن بۆ هاوڵاتیان ویکەن بە قوڕجی هاوڵاتیانە جارێکی تر سوپاسیانەکەین بۆبوونەوەی دووەمیش دیارە وەکو بەڕێز پارێزگاری سلێمانی ئاماژەی پێدا هەم وەکو لیژنەی باڵای ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانی و هەم لیژنەی ئارامی سلێمانی ڕێکارەکانی پێویست گفتوگە و ڕایۆژی لەسەر کرا و هەموو ڕێکارەکانی هەم خۆپارێزی بۆ تەندروستی چی بە شێوەی تاکچی بە شێوەی کۆمەڵ لە پارێزگای سلێمانی ئاماژەی پێکرا و هەروەها بۆ هاتنی گەشتیاران بۆ پارێزگای سلێمانی و چی لە ڕۆژانی جەژنا هەموو خۆپارێزیانی کە پێویست بۆ ئاماژەی پێدراوە جارێکی تر بە ناوی خۆم و ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە داوا لە سەرجەم هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیەکەن کە گرنگیەکی زیاد بدەن بە تاکپارێزی و کۆمەڵپارێزی لە ڕابردوودا بە ڕێزان ئاماژەیان پێکرد کە لە ساڵی ڕابردووە لە ماوەی 13 ڕۆژە کە گرنگیەکی زیاتر بە تاکپارێزی و خۆپارێزی درابوو لە ماوەی 13 ڕۆژە یەک بەرکەوتە تۆمار نەکرابوو کامە گرنگیەکی زۆری هەبوو ومێ دەکەین لە ڕۆژانی جەژن و داهاتوشدا بە هەمان شێوە بێ جارێکی تر ئێمە سوپاسگوزاریمان هەیە بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی و جێگرەکانی و بەڕێز قایمقامی ناوەندی سلێمانی و هەموو سەرۆکی بەڕێوەبەری گشتی و سەرۆکی فەرمانگەکان و لیژنە هاوبەشەکانی قایمقامێت و تیمەکان و سەرجەم ئەندامان و داواشەکەین کامە پێشنیاری بەشێک لە بەڕێزانیش بوو هیوادارین لە سەرجەم قەزاکانیشە بە شێوەیەکی گشتی ئەو تیمانەی کە لە سلێمانی ڕۆڵی کاریگەریان بینیەوە لیژنە هاوبەشەکان لە قەزاکان و ناحیەکانیش ئەو تیمانە جارێکی تر جەخت بکەنەوە و هەمان بەو ڕێکارانەیە بڕۆن و بتوانن سەلامەتی بۆ هاوڵاتیان بەرقەرار بکەن زۆر سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ هەردوو برای گەورە و بە ڕێزمان جەنابی دکتۆر هەواڵ پارێزگاری سلێمانی و جەنابی کاک ئازاد سەرۆک ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە هەمیشە پشتیوانی هاوکارێکی تەواوی قایمقامێت و لیژنە هاوبەشەکانی قایمقامێت بوون وەروە سپاسی زۆرمان بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بۆ سەرجەم پزیشک و کارمەندانی تەندروستی سپاسی زۆرمان بۆ هێزە ئەمنیەکان ئاسایش پۆلیس دیوایەکی سلێمانی پۆلیسی هاتوچۆ بەرگری شارستانی باقی هێزە ئەمنیەکانی ناو شار و سوپاسی زۆرمان بۆ سەرجەم فەرمانگە خزمەتگوزارەکانی شاری سلێمانی بە تایبەتی ئەو فەرمانگانەی کە بە نوێنەرەکانیان بەشدارن لە ئیشوکاری لیژنە هاوبەشەکانی قایمقامێتە. ئێمە ئەمڕۆ پێمان خۆش بوو کە ئەم بەڕێزانە بەشداری بکەن لە کۆبوونەوەکەمانە یەک بۆ ئەوەی سوپاسیان بکەیت و پێیان بڵێن ئەوەی کە کراوە بە هاوکاری و هامانگی هەموو لایە کراوە بە پشتیوانی و پشگیری ئەوان ئەم کارانە کراوە ئەم کارانە کاری یەکێک و دوانوسیان یە کاری هەموو لایەکمانە و هەمومان بەیەکەوە ئەنجاممان ناوە و مەبەستیش لێی خزمەتکردنی خەڵکی شاری سلێمانی و دەوروبەری شاری سلێمانیە مەبەست لێی پارێزگاریکردنە لە تەندروستی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتی ئەوە یەکێک بووە لە وەزیفە و ئەرکە ئەساسیەکانی ئێمە هیچ شتێکی زیانمان نەکردووە جگە لەوەی کە ئەرک و وەزیفەی خۆمان جێبەجێ کردووە چونکە یەکێک لە هەرە ئەرکە گرنگەکانی حکوومەت وەزیفە ئەساسیەکانی حکوومەت چاودێری و بەدواداچوونە لەسەر ئەو سۆنگەیەوە ئێمە ئەم لیژنانە بە دوواداچوونی خۆیانەکان و چاودێری هەموو ئەو شوێنانەکەن کە عیلاقیان بە ژیانی تاک بە تاکی خەڵکەوە هەیە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ژینگەییەوە باقی ئەو مەسەلانی تر کە پەیوەندیان بە ژیانی تاک بە تاکمانەوە هەیە هەر لە کۆبوونەوەکەیە ئامارێکمان بۆ ئەم بەڕێزانە خستە ڕوو پێمان خۆشە ئێستاش لە بەرچاویەوە ئەم ئامارە جارێکی تر بخوێنینەوە بۆ بەرچاوڕوونی هەموو لایەکتان کە ئێمە لە 26 ڕۆژی ڕابردووە لە ڕێگەی لیژنەکانمانەوە چی کراوە لە ماوەی 26 ڕۆژی ڕابردووی مانگی ڕەمەزانە لیژنەکان 7815 سەردانیان ئەنجاماوە بۆ ئەو شوێنە گشتیان 825 سەرپێچی تۆمار کراوە 550 پسوڵەی ئاگادارکردنەوەیان هەبووە بۆ شوێنانە 122 داخستنمان هەبووە
12 کەیسی دادگامان هەبووە 52 تەن مەوادی خۆراکی و بەسەرچوومان هەبووە کە لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندی تەلەفەوە تەلەف کراوە 48 ملیۆن 250 هزار غەراممان هەبوو بۆ ئەو شوێنانی کە شایستەی غەرامەکردن بوو. ئەگەر تێبینی بکەن ئێمە سەردانەکانمان 1850 شوێنە بەڵام 122 شوێن داخراوە. بەشێکی زۆری شوێنەکانمان پابند بوون بەو چوارچەوەی کە بۆیان دیاری کراوە پابندن بە ڕێنماییەکانەوە کە ئەمە مای خۆشحاڵیە بۆ هەموو لایەکمان. بەڵام ئێوەش لەم مانگەیە فۆکسێکی زیاترتان خستوەتە سەر کار و چالاکیەکانی ئێمە دەستخۆشیتان لەکەین سوپاستانەکەین و ئێوە هاوکار و پشتیوانێکی زۆری ئێمە بوون و لە ڕێگەی ئێوەوە ئەتوانم بڵام وشیارێکی گشتی زیاتر هەم بۆ ئەو شوێنانە و هەم بۆ باقی هاوڵاتیان لە ناو شارەکەمانە بڵاو ئەکرێتەوە. لێرەوە تەکی دەکەینەوە ئێمە قەت نێتمان نییە خوا نەخواستە شوێنێک دابخێن یاخود ئیجرعات لەگەڵ شوێنێکا بکەین یاخود ئەوە ئامانجی ئێمە نییە کە لە نیهایەتی مانگە بە شانازیەوە بڵێن ئەوەنە شوێنمان داخست یا ئەوەنە شوێنمان غەرامە کرد نەخێن. بەعکسەوە ئێمە هەدەفمان ئەوەیەوە ئیش بۆ ئەوواکەین کە لە نیهایەتی مانگایە لەسەری ساڵە ژمارەی سەرپێچەکان کەم بکەن. ئێمە سەردان و بە دوواداچوونەکانمان زیاکەین و لە بەرامبەرە سەرپێچی کەمتر تۆمار بکرێت. ئەو ئامانجی ئێمەیە. ئەوە ئامانجی ئێمەیە کە لە کۆتاییە هەموو لایەک پابند بن بۆ چوارچەوەی کە بۆیان دیاری کراوە. ئەگەر نا قەت ئێمە هەدەفمان زیادبوونی ژمارەی داخستنەکانمان نییە. ئێمە لە ناچاریە پەنا بینە بەرداخستن. یەک بۆ ئەوەی ئەو شوێنە خۆیان چاپکەن و پابند بن بەوەی کە بۆیان دیاری کراوە لە هەمان کاتشە شوێنەکانی تریش ناچار نەبین ئەوانیش دابخێن هەموو ئەو ڕێکار و ڕێو شوێنانە یا ئەو چوارچەوەی کە بۆیان دیاری کراوە جێبەجێکەن بە ئومێدی ئەوەی کە لە داهاتووە هەمومان بەیەکەوە چیمان پێ بکرێت بۆ جێبەجێکردنی ئەم چوارچەوەیە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە بیکەن. و پێمان خۆش وەر بۆ بیرخستنەوە ئاماری 4 مانگی ڕابردووی لیژناوە بەشەکان بخێنە ڕوو. ئێمە هەموو مانگێک ئەو ئامارانەمان خستۆتە ڕوو بۆ ئەوەی کە هەموو لایەک دڵنیا بن ئەم ئیشەی ئەکرێت تەنها لە مانگی ڕەمەزانە نییە مە لە باقی مانگەکانی تریشا کردومانە. بەڵام وەکوتمان ڕاگەاندن خەڵک فۆکسێکی زیاتری خستۆتە سەری شوکارەکانی ئێمە لە مانگی ڕەمەزانە کە هەمومانەزانی خواست و داواکاری خەڵک لەسەر هەندێک پێداویستی ڕۆژانە یاخود شیرینە مەنیەکان ئەمانە زیاتر بێ لە مانگەیە و ئێمەش دەسەڵاتێکی زیاترمان ناوە بە لیژنەکان و تەکیدمان لە سەردان و بەسەرکردنەوەی زیاتر کردوێتەوە بۆیە ئەبینین ئەم مانگە ئیشوکارەکانمان بەراورد بە مانگەکانی تر ئەو جیاوازەی هەیە بەڵام لە مانگەکانی تریشە ئەو سەردان و بەسەرکردنەوەانە کراوە. بۆ نمونێ لە مانگی 1 و 2 ساڵی 2021 1970 سەردانمان کردووە 1271 سەرپێچی تۆمار کراوە 1034 پسوڵەی ئاگادارکردنەوەمان هەبووە 56 شوێن لەو دوو مانگەیە داخراوە 4 کەیسی دادگامان هەبووە 105 تەن مەوادی بەسەرچوو تەلەف کراوە 110 ملیۆن و 750 هزار دینار غەرامەمان هەبووە. لە مانگەکانی 3 و 4 12725 شوێن بەسەر کراوەتەوە 1447 سەرپێچی تۆمار کراوە 844 پسوڵەی ئاگادارکردنەوەمان هەبووە 154 شوێن داخراوە 16 کەیسیشمان هەبووە کە ڕوبەڕووی دادگا کراوەتەوە 86 تەن مەوادی بەسەرچوو مەواد و پاشماوی بەسەرچوو تەلەف کراوە و 114 ملیۆن و 325 هزار دینار غەرامەمان هەبووە. ئەبینین لە مانگەکانی ڕابردووشە ئەم بە دوواداچوونانە هەر کراوە و ئەو ڕێکار و ڕێوشێنانی کە پێویست بۆ لەگەڵ شوێنەکانە بگیرێتە بەر کراوە. بەڵام وەکوتمان لە مانگی ڕەمەزانە فۆکسێکی زیاتر خراوەتە سەر کارەکانمان ئەمەش من دڵنیام لە نەتیجەیە بە خزمەتی هەموو لایەک تەواو بێ بۆیە جێی خۆیەتی سوپاسێکی زۆری ئێوە بکەیت و سوپاسێکی زۆری خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی بکەیت کە هاوکار و پشتیوانێکی زۆر گەورە بوون بۆ ئێمە زانیاریان پیاوین و
لە هەر شوێنێک دیاردەیەکی خراپیان بینی بێت تیمەکان ئێمەیان لە ئاگادار کردوێتەوە لە ڕێگەی تیمەکانمانەوە بە دوواداچوون بۆ هەموو ئەو دیاردانە کراوە. جارێکی تر دەستخۆشی بۆ هەموو لایەک، سوپاس بۆ هەموو لایەک و جەژنی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز. جەنابی دکتۆر سەباح گەشتی. زۆر باشاک ئاوا لە ماوەی ڕابردوودا چەند شوێنێکدا حاڵا ئەم شوێنانە هاتوو ڕوونکردنەوە ئەم دەستگاکەی ڕاگەاندن بەکارێنەوە بۆی کە هێژەکەی کایانفامێت بە ڕاستکردنەوەی بکەن ئێوە تەبینیتان چێ شوێنانەکە لە سۆشیاڵ میدیایە فەوزایەکی زۆریان هاتەوە. ئێمە هەموو ئەو شوێنانەی کە داخراوە بە پێی ئەو چوارچێوە ئەو ڕێنمایی کە هەیە ئێمە ئیجراعاتمان لەگەڵ ئەو شوێنانە کردووە و لە هەمان کاتیشا ئەو حەقە ئەین بە هەموو ئەو خاوەن شوێنانە ئەگەر ئەزانن نەحەقیەکیان بەرامبەر کراوە ئەتوانن لە دادگاش کاتمان لێ بکەن کە ئێمە هیچ شتێکی نایاساییمان نەکردووە بەرامبەر بە هیچ کەسێک و پێشمان خۆش نییە هیچ شوێنێک دابخەین و دژی هیچ کەسێک نین بەعکسەوە ئێمە ئەوانە هەمووی بە کەسوکاری خۆمان نەزانین و ئێمە لە پێناو بەرژەوەندی گشتی و خزمەتکردنی شارەکە و خەڵکی شارەکەمانە ئەو ئیجراعات و ڕێکارانەمان کردووە بە ئومێدی ئەوەی کە هەموو لایەکمان پابند بین بە ڕێنماییەکانەوە پابند بین بۆ چوارچێوەی بۆمان دیاری کراوە بۆی ناچار نەبین پەنابەرینە بەر ئەو ئیجراعاتکردنە بەرامبەر بۆ شوێنان. ئەو ئیجراعاتانی کە باسیەکەی یعنی ئەو دەسەڵاتانی کە باسەکەن حدوددا لەم مانگەیە زیاتر دراوە بە هێژنەکان بۆ ئەم دەسەڵاتە ڕەهایە لە دوای ڕەمەزانیش مەسەلا نامێتە هێژنەکان بۆی یعنی ئەم مانگەیە دەرکەوت کە کۆمەڵ لە شوێنێک بەڕاستی زار دەرخوای خەڵکەکە بۆ یعنی ئەم ئیجراعاتانە بەردەوام نابێت لە دوای مانگی ڕەمەزان کە تونتر بێ وەکو ئێستا کە شوێن لە پرسیارێکیش بۆ دیکەڕەباڵ ئەمڕۆ بەشێک لە پەرلەمانتاران بۆ بەرهێنان کۆبوویەکیان ئەنجامدا سەبارەت بە ئەگری سەوزەند نووری سلێمانی سەدان چیە کاوان بردەواکەن کەمە شوێنی نایاسایی. ئێمە هەر پرۆژەیەک بێت لە دەستەی وەبەرهێنانەوە دوای ئەوەی بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانی ڕەزامەندی لە سەرەیات دەستی وەبەرهێنان پرسوڕای ئێمە وەرەگرێت. هیچ پرۆژەیەک ئێمە ڕاستەوخۆ لەگەڵەوەی دەسەڵاتەکەشیان پێداوین وەڵام ناینەوە ئەینێرین بۆ ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیە پەیوەندیدارانی کە پەیوەندن بۆ ئیشەوە. پەیوەست بە عەلوەی نوێی سلێمانی کە نای عەلوەی نوێی سلێمانی نییە پرۆژەیەکی ترە کراوە کە لەو بوارەیە کارەکات بە بازاڕکردنی سەوزە و میوەیە نردومانە بۆ هەموو سەرۆکایەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتیە گشتیە پەیوەندیدارەکان هەمویان ڕەزامەندیان ناوە لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی ڤێتەرنەریەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی بازاڕکردنەوە لە ڕووی دروست نەکردنی ئیزدیحام لەسەر ئەو ڕێگایەوە هەمویان ڕەزامەندیان ناوە. ئێمە مەبدەئێک جێبەجێەکەین لەو شوێنانی پرسیان پێەکەین تاکە شوێن بە زۆرینەوە کەمینە نایکەین تاکە شوێنێک ڕازی نەبێت ڕەزامەندی ناگەڕێنینەوە بۆ دەستەی باڵای وەبەرهێنان ئەڵین ئەو شوێنانەی وتۆوە ئەو شوێنە ناکرێت. سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش لە تەفاسیلی ئەم نیشانەیە سلێمانی گەورە بووە سلێمانی لە 91 300,000 کەس تیای ژیاوە ئێستا ملیۆنێک و 400,000 کەسی تیاژی جگە لە 180,000 ئاوارە 31,000 پەناهەندە ئەو هەموو گەشتیار و میوانە داخوازیەکان سایت پلانی شارەوانی دیاریەکات ئێمە چەند قەسابخانەی ترمانەوێ چەند نەخۆشخانەی ترمانەوێ چەند عەلوەی ترمانەوێ چەند ئۆتۆبێلمانەوێ بەڕاستی ئێمە لایەنی سەرپەرشتیاریکردنی ڕێکارە کارگەڕیەکانین کاتی ئەو ڕەزامەندیانە لەلایەنە پەیوەندیدارەکان ئەگەڕێتەوە دەسەڵاتی کۆتایی لە دەستەی باڵای وەبەرهێنانە ئەوان بڕیار و مۆڵەتی وەبەرهێنانەیەن وەکاوان بڕیاریانە اینجا پابندیەکان لەسەر ئەو شوێنە دروستە بێ بۆیە ئێمە بەرپرسیارین لە ماوەی 3 ساڵی ڕابردووە ئینزامان لەسەر هەر دۆکۆمنتێ کرد بێ و هەر ڕەزامەندیە گرت بێ بەرپرسیارەتی ناوەڕۆکی ئەو نووسراوە لە ئەستۆگری. دكتور هذا العفو عم تاسم القناه العراقيه الاخباريه عن اهم الاجراءات المتبعه الحرب السليمانيه خلال ايام عيد الفطر المبارك. ئەوە کاگەڵات ڕاگەێنێ اجراءاتەکان واضحن ئەوەی کە لە بەیانی 15 وەزارەتی ناوخۆت الإجراءات واضحة حسب بيان 15 عام 2021 لوزارة الداخلية خاصة بمحافظات خارج إقليم كردستان محافظات العراقية يجب أن يكون المجيء إلى سليمانية حسب تعليمات صحية وموافقات مسبقة داخل محافظة السليمانية حسب الصلاحيات اللي وصلت إلى محافظات قررنا في لجنة مواجهة كورونا في السليمانية بتعاون وباستشارة
مع مجلس المحافظة السليمانية ورئيس وحدات الإدارية ومديرية العامة للصحة. ماكو منع للتجوال وماكو كارنتينا، لكن يجب على المواطنين الحفاظ على سلامتهم وملتزمين بالإجراءات الوقائية، ومؤسساتنا الصحية حاضرة لتلبية احتياجات المرضى، وأتمنى للمواطنين أن يأخذون الفاكسين، وإن شاء الله يكون عيدا مباركا هنيئا مليئا. سەبارەت بەو پرسیارە ئێمە بەردەوام لەسەر خەتی لەگەڵ لیژنەکانمانە و لە پشوەکانیشا بەردەوام من خۆم لە ناو قایم مقامێت تا دەوامم کردووە بە ڕۆژانی هەینیشەوە دەواممان کردو و بەردەوام لەسەر خەت بووین. ئێمە جگە لە ئیشی لیژنە هاوبەشەکانی قایم مقامێت جەنابی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنیش ئاگادارن ئێمە ئیشی لیژنەکان یەکێکە لە ئیشەکانی قایم مقامی دەیان ئیشی ترمان ڕوبەڕوو بۆتەوە سێ ناحیەی بەرفراوانمان هەیە لە سنووری قایم مقامەتی قەزای مەڵبەندی سلێمانیە و دەیان ئیشی تری خزمەتگوزاری ئەمنی ترمان ڕوبەڕوو بۆتەوە، بەڵام بەشێکی زۆری کاتەکانمان تەرخان کردووە لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایم مقامێتە. هەندێک ئیجراءات پێویست بووە لە کاتی خۆیان بکرێ، بە تایبەتی ئەوەی کە علاقەی بە هەموو ئەو شتانەوە هەیە کە پێداویستی ڕۆژانەی خەڵکن لە مەسەلەی خواردەمەنیەکانە شیرەمەنیەکانە، بۆیە هەندێک ئیجراءات کە بەپەلەکراوە لەبەر ئەو ئەساسە. شوێنی ئەڵم ڕۆژێک پێشەکانی خانتانێت و دەستخۆشی باشانی ڕۆژ دواتر داخراوە بە چاڕونێک بیت لەوە ئایا واریدە شوێنێک ڕۆژێک پێش دەستخۆشی وارد و پاڵەتپەڕەناکان ڕۆژ دواتر داخرێت بۆ دکتۆر سەباکشمان نبینەکەت ئامانێکمان بیت ئەسەوەی چەند باسی چەند هاوڵاتیارە باسینی بەکارهێناوە بۆ ڕۆژی کۆڕۆنا ئێستا بە شێوەیەکی شەسیمانیان چۆن ڕۆژێکی سەبارەت بە مەسەلەی سەرپێچیەکان بەشێکی ئەو سەرپێچیانەی کە دوێنێ و لە ڕۆژانی ڕابردووە تۆمار کراوە لە مارکێت و مینی مارکێتەکانە بووە. ئێمە پێشتر ڕامانگەیانەوە و تکامان لە هەموو ئەو خاون شوێنانە کردووە کە ئاو کە یەکێکە لە پێداویستی ئەساسیەکانی خەڵکی ئاو نابێت لە دەرەوە دابدرێت، نابێت تیشکی خۆر ڕاستەوخۆ لێیبات، نابێت لە شوێنێکا دابدرێت کە دەرەجەی حرارە لە سەر و 25 پلەی سەدیەوە بێت. ئەو ئاوە خراپە بێ ئەو شلەمەنیە خراپە بێت. چەندین جار ئەم ئاگاداریەمان بڵاو کردوێتەوە لێرەشەوە جارێکی تر بە هەموو ئەو خاوەن شوێنانە ئاڵم تکان لێەکەین پابند بن بەو ڕێکار و ڕێوشوێنانەوە، ئەگەر ناچارە بین شوێنەکانیان دابخین تا پابند ئەبن بە جێبەجێکردنی ئەو ڕێنماییەوە. ئاو شلەمەنیەکان پێویستە لە ناو مارکێتەکانیان نابێت، لە شوێنێکە هەڵبگیرێکە دەرەجەی حرارەی لە خوار 25 پلەی سەدیەوە بێت، چونکە ئەو شوێنانە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە بەهۆی لێدانی تیشکی خۆرەوە خراپە بێت و کاریگەری لەسەر تەندروستی وڵاتیان دروست دەکات. ئەگەر ئێمە سەدان و بەدواداچوونەکانمان و کوتمان بەردەوامە ڕۆژانە ئەم سەدانە ناکرێت. ئەگەر دوێنێ شوێنێک دەستخۆشیمان لێکرد بێت کە سەرپێچی نەکردووە یاخود پابند بووە ئەمڕۆ ئەچینەوە سەرپێچی کردووە بێگومان ئیجراعاتی لەگەڵاتی. ئەم کاتتان باش سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت زیاتر لە 22,000 ژەمە ڤاکسین لە پارێزگای سلێمانی بەکار هاتووە و ئەمڕۆ چەند ڕۆژێکە دۆزی دووەمی ڤاکسینی بایزەریش بە بەردەوامی دەدرێ بە ئەو هاوڵاتیانەی کە پێشتر ڤاکسینەکەیان وەرگرتووە. من لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەم کە خۆیان بکتن و ئەو ڤاکسینانەی کە لە پارێزگای سلێمانی هەیە هەمویان جۆرەکانیان جۆری باشن و هیچ جیاوازیەکیان لە ڕووی زانستیەوە نییە، بۆیە لە هەر شوێنێک کە نزیکترین شوێنی مەڵبەندی تەندروستی لە شوێنەکانیانەوە هەیە بچن سەردانی بکەن و ڤاکسینەکان بەردەستە، بە تایبەتی ئەو کەسانەی کە خاوەنکارن لە چێشتنگا و لە ڕێستۆرانت و لە دوکان و مارکێتەکان کارەکەن، چکە لەوە چێماوەیەکی کە بێ بە ئیجباری و کاتر لۆدێکی زیاتر دروزە بێ بۆیە پێشوەخت باشترە خۆیان بکتن بۆی کاتی تەندروستیان هەبێت و ژمارەکانی کۆڕۆنا بە بەردەوامی ئەم مانگی ڕەمەزانە توانم بڵێن بە شێوەیەکی جێگیر ڕۆشتووە. هیوادارم جەژنی ڕەمەزان نەبێتەوەی بەرزبوونەوەی ئامارەکە، چونکە بەڕاستی پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان من بە تایبەتی لە کاتی جەژنا و ئەوە بزانن ڤاکسینەکە زۆر بە ئاسانی لە ڕێڕەسمی جەژنا ئەگوازرێتەوە بەو پرۆسەی
نزیک بوونەوەی هاوڵاتیان پێکەڵبوونی هاوڵاتیان هیوادارم خەڵک بابەندی ڕێنمایە دەستەکان. سەبارەت بە هاتنی گەشتیاران لە خوارەی عێراق و ناوەڕاستی عێراق بۆ شاری سلێمانی چۆن پێشوازیانێ دەکەن بە چێ ڕێگایەک دەگەن شاری سلێمانی بە پێی و بەیانەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەری کردووە لە هەموو ناوچەکانی عێراق قەدەغەی هاتوچۆی تەواو هەیە هاوڵاتیان ناتوانن بێن بۆ ئێمە تەنیا توانین ڕێ بۆ بەڕێزانە بین کە لە ناوچەکانی 140 وەکو کەرکوو خانەخین جەلەولا ساعتیە ئەو شوێنانە کە کوردن و هاتوچوێ و شوێنانە کەنیا شوێنی کارکردیان لێرەیە لەگەڵ ئەو کەسانی کە بەیانی ژمارە 15 بڕگەی 12 دیاری کردووە ئەبێ ڕەزامەندی پێشوەختیانە بێت تیمەکانی UN تیمە تەندروستیەکان ئەو تیمانی کە بە ڕەزامەندی حکومەت هێرێمی کوردستان و ئیدارەتەکانیان ئەتوانن بێن هینا لەم دۆخەیە بەهۆی ئەوەی کە عێراق قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاندووە بابەتی گەشتیاری بێت تا ڕادەیەکی زۆر بوەست. سیستەمانی لایەوەتانێکە تیمی گەڕۆکاندانە لە ڕۆژانی جەژن بەدابەتی خوانە فاسەلەکاتی ڕوودان یاخۆتەر شتێکە لە سلێمانی ڕوودان تیمی گەڕۆکتان ئامادەیە یا لە چ شوێنێک تیمی گەڕۆکدانێ؟ بەڵێ ئێمە تیمەکانی 122 بە بەردەوامی 24 کاتژمێر کاریانەیە بەڵام ئەتوانم بڵێم تیمەکانیان لە ڕۆژانی جژندا بێ بە دوو هێندە و ئەو تیمانە تیمی گەڕۆگرین بەڕاستی تەنها ئەو شوێنە قەرەباڵخیانە نەبێت کە سەیرانکەروانە سەردانیانەکە ئەگەر قەرەباڵخێ بێت تیمە نێرینەیە بەڵام تیمەکان ژمارەیان زیادی کردووە باوەڕ ناکەم هیچ کێشێکی تەندروستیە.